ئێستا دەچمە لای میوانێکی ترم بەڕێز مەسعود عەبدولخالق ئەویش چاودێری سیاسیە و لاشاری هەولێر و لەگەڵماندایە. بەڕێز مەسعود سڵاوت لەبێتەوە ئەم کاتت باش. کاکی وا وەڵامیەینەوە لەسەر هەڵوێستی سپاس دەکەم لەسەر ئەم هەڵوێستە نوێی سەدەر دەمەوێت خوێندنەوەی بەڕێزتان گوێمان لێ بێت خوێندنەوەی ئێوە بۆ ئەم هەڵوێستەی ئێسای سەدەر چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەو هەڵوێستە زۆر زۆر لە ناکاو ینی خارجی تەوەقوع نییە. بەخۆت زانی سەدر بێ پرسوڕا بێ ڕاوێژ با قیادەکەی خۆی هەنگاوی لە ناکاو دنێ. پێشووتریش هەنگاوێکی وای ناگوتی من ئەرسڵان بەشداری هەڵبژاردن هەر ناکەم. دوایی گەڕاوە بەشداری کرد. ئێستا ماوەکە هەنگاوەکانی تا ڕادەیەک وەکبری ئەساسێکی مانتقی تێدا نابیندرێ. تەنانەت پرۆژەی چاکسازیەکەی عێراقیش پرۆژەی حکوومەتی ئەغڵابیە کە یەکجار زۆر خراپ بوو لە بۆ کورد لە بۆ عێراقیش لەو دەمەدا. بۆیە ینی خوێندنەوەی سەرەتاییەوە بکرێت کە کۆتایی بەو تەقەلایەنە هیناکە بۆی حکوومەتێکی تەوافقی دروست بکرێت و ئەو کشانەوەشی زەرەرە و زیانەشی زۆر لە خۆشیدا لە هاوپەیمانەکانیدا و لە مستەقبەلی عێراقیدا. بەڵام ئەوەی کە دەگوترێ شەڕی براکوژی و کێشەی گەورە یەکجار وان نییە باڕێی من. ئەمنا چەندە گوێمدا گفتوگویەکەی نێوان ئێوە کاکیوان نەبووە ینی من هەر ڕێی خۆم درێمنەوە ئەو بۆچی کێشە دروست دەکات قسەکانتان نەبوو. بەڵێ بۆچی کێشە دروست دەکات ئەو کشانەوەی سەدر؟ بۆچی زەرەر لە هاوپەیمانەکانی دەدات؟ زەرەر لە هاوپەیمانەکانی ئەوەیە زانی ئەگەر تەماشای جەنجی جیهانی یەکەم بکەی یان دووەم بکەی لەبەرچی پێشبینی دەکرات چکە دەیانگۆ ئەو سەرۆکانی ئەو کاتی ستالین، هیتلەر، مۆسۆلێنی ینی ئەوەی عاقڵمەند بوو تێدا چارچل بوو. ئەوەن کە ینی وەک بریت تەوەقوع دەکرا. ئێستا ئەو سەرکردانی ئێستا عێراق بەڕێوەبەر بە تایبەتی هاوپەیمانی سێلایەنەکە حەلبووسی پارتی سەدر هەر سێ قائید کەمتر پرسوڕایەن بە مەکتەب سیاسی خۆیان دەکرد تەنانەت بە یەکتریشیان نەدەکرد. ئەگەر بەوری تەماشا بکەین مقتەدا سەدر لە سوپاسنامەکەی ناوی حەلبووسی و بارزانی هەر نەشێناوە. ئەجا دوای بەوەش ڕادیارە کە پرسوڕای پێنەکردن لەبەرەوەی بەڕێز کاک مەسعود مبادرەی گەورەی ئامادە کردبوو لە ئان و سەعات بوو کە گەڵاڵەی بکە کەچی ئەو لەو دەما دەکشێتەوە کەواتە ڕاوێژ لە بینی ئەوانیش نەبووە. ئەو تەلەفۆن و تەلەفۆن ئیش بە تەلەفۆنێک نابی دوای ئەوەی کە قەرار وەردەگری. ینی وای لێ هاتبوو بۆ دوایی هەم حەلبووسی و هەم بەڕێز بارزانی تەنها چاوەڕێ ئەویان دەکرد مقتەسەر چ بڕیارەکی لە ناکاو و شێتانە دەدا و ئەوانیش ناچار بە دوای کەون. بەڵێ باسی دەست پێشخەرەکەی بارزانیت کرد کە بۆ سەدری کردووە و سەدریش لەپڕ باسی لەوە کرد کە دەبێت پەرلەمانتارەکانی بکشێنەوانێ. چارەنووسی ئەم مبادرەی بەکوێ ئەگات؟ مبادرەکە تێک و پێکشکە هیچ نەبوو. دەبا بێ مبادرە لە بۆ کوردستان بی بەڵام ئەوە لە بۆ عێراق بۆ ئەویش ئاوای بەسەر هات. بەڵێ بەڕێز مەسعود سیناریۆکانی بەردەم هاوپەیمانەکانی سەدر چی لێ دێت؟ بەڵێ سیناریۆکانی بەردەم هاوپەیمانێتەکەیان چی؟ سیناریۆ تێک چوو. هاوپەیمانەکە بەڕای من تێک چوو. بەڕای من پارتی دیموکراتی کوردستان گەورەترین قازانجی کرد کە لەو هاوپەیمانیە ڕزگاری بوو کەوتووە نێو هاوپەیمانیەک شێوەیەک لە شێوەی نیزامی ئینتیدادی بوو لەسەر پارتی دیموکراتی کوردستان. لە ناکاو مقتەدا سەدر هەنگاوێکی دەنا قەرارێکی دەدا بێ ئەوەی پرس بکات جارەوە بوو تەلەفۆنیشی دادەخست لە سەریان. بۆیە بەڕێی من پارتی دیموکراتی کوردستان لە کێشەیەکی زۆر گەورە ڕزگاری بوو و بە تایبەتی پرسی سیستەمی حکوومەتی ئەغڵەبیە واتە حکوومەتێکی مەرکەزی توندی دژ بە کورد. یعنی دژ بە کورد چییە؟ لە کۆتاییدا حکوومەتی مەرکەزی هەر دژ بە کورد دەبی. لەوانە هەمووی دەرچوو پارتی دیموکراتی کوردستان هەنگاوێکی زۆر خەتەر و خراپی نابوو. خوای گەورە وەکو برێی لەو دەرفەتەی ڕزگاری کرد. جا نازم بە خۆشیان وا خوێندنەوەیان وایەیاننا بەڵام بە تاکید زەرەر و زیانێکی زۆر بە هاوپەیمانەکانی یەکەی بە حەلبووسی کەوت بە پارتی کەوت لە ناو پەرلەمان دەبنا ئەقەلیا ڕەنگە و پەرلەمانە حەل نەکرێ ڕەنگە و پەرلەمانە پڕ دەکرێتەوە.
بەڵێ بۆچی سەدر ئەوەندە خەتەر بوو لەسەر لایەنەکانی ناو پەرلەمان بۆچی ئەوەندە حەزەریانە کرد لە سەدر بۆچی ئەوەندەیان پێخۆش بوو دەست لە کار بکێشێتەوە و دەیانوت باسان لەوە دەکرد کە پێویستی بەوە نیە بخرێتە دەنگدانەوە ئەوە دەتوانن بە ئاسانی دەست لە کار بکێشنەوە بڕۆن نام پێم وانە ینی لایەنەکەی تکە زۆر بە خەتەری بزن بەو شێوازەی بەڵام مقتەدا سەدر ینی وەکو بری بڕیارەکەی زۆر تاگڕەوانەیە پرس بە جەماعەتی خۆشی ناکە هەمووی بە ناوی خۆی ئیتر عێراقی زۆر پێویستی بە مشاوەرە و وەکوبری دەستە جەمعی و تەوافقیە و ئەو بە خێراییەش کە حەلبوسی موافقەی کرد بەڕێی من زەختەکی زۆری مقتەدا سەدر بوو لەسەری هەرخۆشی دەریان بە دوودڵی و بە نیگەرانیەوە و موافقەت دەکەن تەبعەوە بە معنای ئەوەیە هیچ زۆرە ڕاوێژ و مشاوەرەیەک لە بینی ئەو سێلایە مقتەدا سەدر حەلبوسی بارزانی نەکراوە لە بۆ ئەو هەنگاوە ڕەنگە لە دوای هەنگاوەکەی ئەگە جۆرێک تەلەفۆن کرابی و مقتەدا سەدر خەتەرێکی ئەوەیە کە ئیلتزام بە مانتیق ناکە ئیلتزام بە قوانین و دەستور ناکە ڕاستە دەری لە پێناوی مەسلحەتی عێراق وام کرد بەڵام ڕەنگە چەند ڕۆژکە جارش پشێمان ببیتەوە جە نازانین ئەو پشێمانێت دووبارە چەند زەرەر و زیان بەخۆی بە پرۆژەی سیلانەکەەوە بە پرۆژەی ئیمارات و قەتەر و تورکیاژ ینی ئەوەش مەوزوعەکە بەڕاستی ئەوانیشی زۆر خراپ ماندوو کرد لەو بابەتەدا مەسعود لە بەڕستم پرسی کە لایانی دەرەکی هیچ لایەنێکی دەرەکی گومان دەکرێت کە کاریگەری هەبوو بێت لەسەر ئەم بڕیاری سەدر و ئەگەر هەبووە کێ ئەو لایەنە ئەم پێم وانە دەزانین چۆنە ئەو کە با بڵێن ئەو تەقەلە ئیقلیمیەی ئەو جارە لە بۆ مقتەدا سەدر دەستکاری لە هەڵبژاردن زۆر گەورە بوو ویسترا عێراق بجێڕدرێتەوە ئەوی پێریگوتری حازینەی عەرەبی کە لە مێژە وڵاتانی عەرەبی ئەوە دەخوازن ئەویش لەبەرەوەی شیعە ئەکسەریەتە لە عێراق نەدەکرا بەڵام توانیان لە ناو شیعە ئەو دەستە گەورە دروستکان بە تایبەتی ئیمارات و تورکیا دەورەشی زۆر گەورەیان هەبوو و جامیعەی عەرەبیش لاری نەبوو وڵاتانی خەلیجیش بەڵام ئەوی لاعیبە ئەساسیەکان ئەو دووە بوو کە دەیانویست عێراق بجێڕنەوە ئەوەی پێی دەگوترێ باوشی عەرەبی و عروبا کە تێیدا حکومەتێکی مەرکەزی تند و تۆڵ حکم لە فاوڕاتە زاقۆ بکە دەستور دەستکاری بکە فیدرالی نەمینێ کۆمەڵک دەستکاری تر هەبوو کە ئەمە معنای حکومەی مەرکەزی معنای خۆی هەبوو ئەوە خەریک بوو سەرکەوتوی بەڵام ئەو هەنگاوی ئێستای مقتەدا سەدر و هەندی هەنگاوی پێشتر بەڕاستی گورزەشی زۆر گەورەی لەو تەقەلایەدا کە وابزانم جارشتر ئەو ئاوای شیعەکان و لایەنەکانی تریش بەخەبەر هاتنەوە دەزانن لە هەڵبژاردن دەستکاری کرا ئەو خەریتەی دروست بوو چۆنە عێراق بەرەو کوێ ئاژورایان لێ دەخوڕدرا ئێستاوانە بەخەبەر هاتنەوە ئەوە کۆتایی هات تازە مقتەدا سەدر ئەگەر پشێمانیش بیتەوە ئەو سەنگەی نامینێ و ڕەنگە جۆرە خەریتەیەش کە لە ناو پەرلەمان دروستبی ئەوانەی کە لەگەر سەدر بەڕێدا ڕۆیشتن زەرەر و زیانێکی یەکجار زۆریان لێکەوت بەڵام ئەم دووبارەی دەکەمەوە خوای گەورە ڕەحمی بە کورد کرد کە ئەو هەنگاوەی نادەنا حیزبی گەورەی کوردستان هەڵەیەکی زۆر گەورەی کردبوو کە بەگەر تەیارێک کەوتبوو کە هیچ لە قازانجی خۆی و میلەتەکەی نەبوو بڵێ کاکیوا باسی لەوە کرد کە پێویستە کورد یەکدەنگ و یەکڕیز بێت چۆن کورد دەتوانێت یەکدەنگ و یەکڕیز بێت بۆچی یەکدەنگ و یەکڕیز نین هیچ شک و گومان نییە ئەوە وەکبری وەسیەتی بابوو با پیران و وەسیەتی ئاینە ینی ڕێنمایی هەموو پیاوچاکانە کە یەکڕێز بەڵام تازە لە کوردستان یەکڕێزی نابێت لەبەر ئەوەی دابەشێکی تەبەقی هەیە تەبەقەیەک یەکجار زۆری خواردو و مەسلحەتی لەگە میلەت جودا بوویتەوە بەڕای من ئەو یەکڕێزیە تازە نابی لە ناو کورد ئەوەیە دەبی ڕوو لە میلەت بکەین برین بەرەی گەل میلەت ئێوە یەکڕێز بن بەڵام تازە ئێمە بین یەکڕێزیەک لە بینی فاسیت و یان بابرین ئەوەی کە گەندەڵکارە و لەگە چاکساس زۆر زەحمەتە ئەو یەکڕێزیە بیوە ئەزمموی پێشتریشمان هەیە مەگەر یەکشت ئەگە گەندەڵکاری کوردستان تەبەقەی گەندەڵکار تەوبەیەکی نەسوح بکە ئەو ماڵ و سامانە زۆرەی بینتەوە بیداتەوە ئەو میلەتە فەقیر و هەژارە ئەو ڕەنگە بکرێ بەڵام ئەمە ینی ئەو یەکگرتووە نابینین کە تازە بکرێت لە نێوان ئەوانە چکە ڕەواڕاستی تەبەقەی گەندەڵ ئینتیمای نیشتیمانی نییە
ناسنامەی نیشتیمانی نییە لە چێ گەندەڵی هەبێ ئەوێ نیشتیمانی ئەوە بۆیش وا دەبینین یعنی چۆنە ئەو ئیشانەی کە دەیکەن هیچ عیلاقی بە مەسلحەتی میلەت و چارەنووسی میلەت نییە. ڕاستی خۆش نییە ئێمە لەگەر ئەوانەیە یەک بگرین بەڵام با ڕووی ئەوەمان لە معارەزە و لە بەرەیگەل و لە خارجی تەبەقەی گەندەڵ بکەین کە برین ئەوانەی یەکگرن بۆ ئەوەی نوێنەرێکی ڕاستەقینە لە عێراق دروستیان قیادەیەکی عاقلانی دروستیان کە هەرێمی کوردستان لەو هەڵدێرەی ڕزگار. بەڵێ تاوەکو چەند ئەم دەست لە کارکێشانەوەی سەدر لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەرگا لە نێوان ڕێکوتنیەکێتی و پارتیدا دەکاتەوە. ئەم پێم وایە ڕەنگە کاریگەری دەبیت چکە لایەنێک کە پارتی دیموکراتی کوردستان زیاتر کار بەدەست بووە زیاتر هەنگاوینایە لەو پرۆژە گەورەی زۆر خراپ شکستی هینە ڕەنگە ڕوو لە پارتی دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات چونکە لێرە بەودوا مەجالی ئەوەش دێتەوە پێشکە قەراراتی محکەمەی ئیتحادی زیاتر تێبەجێ دەبێت کە مقتەدا سەدر دەکشێتەوە مەجالی سزادان زیاتر دەبی بۆیە پارتی دیموکراتی زۆر پێویستی بە هەموو حیزبەکانە بە هەموو خەڵکانە خۆ خراپ نییە ئەگەر ئەویش لەو پێگا پێدەگوترێ مەغروریە یعنی بێتە خوارێ تەوبەیەکی بکە خزمەتی میلەتەکەی خۆی بکە ئەوە خراپ نییە بەڵام ئەگەر نیکە ڕەنگە بەو مبادرە تاکتیکیانی هەتا ئێستا هەیتی لە کاتێکە دەست لە بۆ حیزبەکی درێژ دەکا و بەڵام لە بۆ لایەشکە نابە و ئەو ڕێک دەکەوی سبەی تێشی دەداتەوە لە پێناوی مەس ئەوە هەتا ئێستا زارەر زیانەشی بەخۆشیدایە بە میلەتەکەیدایە بەڵام لە هەموو بارێکدا پارتی دیموکراتی کوردستان ئێستا زۆر پێویستی بە هاوپەیمانی ناوەخۆی هەیە بۆ ئەوەی لەو قۆناغا زۆر سەختە دەرچی چکە قەورازەکی زۆر خراپ گەورە لە پێش پارتی دیموکراتی کوردستانە و پرسی محکەمە ئیتحادیە و پرسی نەوتە و پرسی غازە و پرسی کۆمەڵێک پرسی نێودەوڵەتیە و تێبینی ئومەم متحیدەیە تێبینی ئەمریکایە پرسی ئازادی خوازانە لە کوردستان پرسی کۆچبەرانە ئەوە هەمووی لە ملی ئەوەی شەتایە ئەجاوە معنای وەیە تووشی مەعزەقەکی گەورە بووە خۆی حەقوێ دەست پێشخەری بکە. کاک مەسعود ئەمە زۆر بۆتە پرسیار کە هەر 73 پەرلەمانتارەکە ڕەئیان دایە پاڵ ڕەئی سەدر و ڕێک بەگویان کرد و دەست لە کارکێشانەوەی خۆیان پێشکەشی سەرۆکی پەرلەمان کرد. ئەخۆی دەزانین چۆنە ئەوە کێشە لەوەیە کە دەرێ ئێوە تەنها تەنفیز بکەن و بیرمەکەنەوە ینی ئەوە یەک لە کێشەکانە تەوان تەیاری سەدری تەیارەکی بەقووەتە و مرکزیەتەکی بەقووەتشی هەیە مقتەدا سەدر لە عائیلەیەکە بنەماڵەی سەدر بنەماڵەیەکی گەورەی شیعەن زۆر لە لبنان ڕاهەتە دەگاتە عێراق ئەوانە وجودیان هەیە و علەمای گەورەیان هەیە محەممەد باقر سەدرە محەممەد صادق سەدرە موسا سەدرە ئەوانە هەموو علەمای گەورە و مەرجعی گەورەی ئەو بنەماڵن ئێستا مقتەدا سەدر هاتێ بەڵام قسەک هەیە خۆشیش نییە بیرم دەرن کاتی خۆی سەدام حوسێن ئەو عائیلەی هەموو ئیبادە کردی ئەوی پێی دەگوترێ تۆی بڕاندێتەوە بەڵام مقتەدا سەدری هێشتۆ لەبەرەوەی گوتی عەقلی تەواو نییە بەڵام لەو دوایی مقتەدا سەدر کە ئەو مەرجعیەتێ لە بۆ دروست بووە مەرجعیەتێکی زیاتر تاریخیە بەڵام هەنگاو و بڕیارەکانی بەڕاستی زۆر نامەنتقین وە لەناو شیعەش گوێڕایەلی بۆ مەرجع بەشێکە لە دین یعنی ئەوە چێشە بۆیە ئەندام پەرلەمان و تا تەنانەت ئەوانی تریش ینی بەگوێکردنەکەیان گوێڕایەلیان بەشێکە لە فەرمانی دینی لەسەر ئەساسی ئەوانە هەموو بەجێی دەکەن و تەیاری سەدر ڕاستە زەرەر دەکەن لەو هەنگاوی بەڵام هێشتا گەورەترین قووەتە لە عێراق. بەڵێ لە دوای ئەم باردۆخەی کە سەدر ئەم پەرلەمانتارانەی کشانەوە لە حکومەت عێراقی تا چەند چوارچێوەی هەماهەنگی و کورد و سونە دەتوانن حکومەتێکی تەوافقی نیشتیمانی پێک بهێنن؟ خۆی ئێستا ئاسانتر بوو نێزیکتر بوو ئەو گرێکوێرە گەورانە نەما بەڵام هەوەنتەژ نییە ئەوانە بتوانن بەبێ تەیاری سەدری حکومەت پێک بین بەڵام ئەوەی کە زۆر لاواز دەبی ینی وەکبری احتیمام نامینێ پارتی دیموکراتی کوردستان و سونای حەلبوسی و خەمیس خەنجەر یعنی من دوێنێش کە دانیشتنەکە هاتنە هەولێر دانیشتە من ئەوەکو برێ پێشبینیە ئەوم کرد کە هەنگاوێکی گەورە لە گۆڕەیە ئەوانە بەبێ صاحب دەمینێنەوە ئەوان لە مەیدان وەکو برێ بەجێ هێشتران بەجێیان هێشتن هەچی ناوی
دەنی ناوێن ئێستا ئەوە لە قازانجی ئیتارە لە قازانجی چوارچێوەی هەماهەنگیە زۆر بەڵام دیسان شەرنی ئەو سیناروی کە باز دەکرد دەرێن پارلەمان دەبی هەڵوەشێتەوە مەرج نییە پەرلەمان هەڵوەشێتەوە دەکرێ هەریش وەشێتەوە و هەڵبژاردنەی پێش وەخت بەڵام دەشکرێ هەریش نەوەشێتەوە و ئەندام پەرلەمانی تر لە بازنەکان جیان بگرنەوە ئەو کاتی ئیتار چوارچێوەی ئیتار بەڕاستی دەوری زۆر بەهێز دەبتەوە زۆر و ڕەنگە حکوومەتێکی تەوافقی دروست بکەن ڕەنگە لە کوردستان نۆرەی حیزبی تر بێ ئیحتیمامی پێ بدرێت ڕەنگە یەکێتی زیاتر ئیحتیمامی پێ بدەن لە ئیتار و حتاکە پارتیش ڕەنگە بێتەوە ناو ئەو چوارچێوەی بەڵام تۆزێک بە زەعیفتر. بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو میوانەکەم بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی و بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی سپاس بۆەوەی کە کاتی خۆتان بەخشی بەم گەشتەی کێنێن. سپاستان دەکەم.